وەرزی دەیەم ڕەوشەکانی کۆنتڕۆڵکردنی مێشک. زەردەخەنەی ڕاستگۆیانە. زەردەخەنەیەکێکە لە بەهێزترین ئەو ئامڕازانەی کە ئێمە بەهۆیەوە تەیار بووین. تەنها بەگۆڕینی شێوەی لێوەکانت بەرەو سەرەوە دەتوانیت هەر پێگەیەکی خراپ بۆ پێگەیەکی باش و کۆنتڕۆڵکراو بگۆڕیت. کاتێک زۆرێک لە خەڵک نەتوانن بریسکانەوەی چاوەکانت یان سپیایی ددانەکانت لە کاتی قسەکردندا ببینن، هەست بە بێنرخبوون دەکەن. تەنانەت زەردەخەنەی ئەوانشی کە ددانیان تێکچووە بەسەر یەکدا کەوتووە هەزاران جار دۆستانەتر و دڵڕفێنتر بێت لەو زەردەخەنەی ئەوانەی کە نیوەی تەمەنی خۆیان لە عەیادەی پزیشکێکی دداندا بەسەر بردووە، بەڵام هێشتا سوودیان لە دروستکردنی زەردەخەنەیەک وەرنەگرتووە بەو ددانە سپیە جوانەیان. ئەمە بابەتێکی سادە و دواکەوتوانە نییە. لێوەکانت قسەیەکی زۆر بۆ بەرامبەرەکەیان دەکەن، تەنانەت ئەگەر وشەیەکیش لە دەمت نەیەتە دەرەوە. لێکۆڵینەوە دەری خستووە ئەگەر کەسی بەرامبەر زەردەخەنەیەک بکات، زۆرینەی خەڵک لە بەرامبەریدا وەڵامیان بە زەردەخەنە دەبێتەوە. کاتێک پێدەکەنین بارودۆخەکە زۆر بەتوندی دەگۆڕێت و باشتر دەبێت. لەوانەیە سەیر بەرچاو بکەوێت ئەگەر ببێتە هۆکاری ئەوەی کەسێک زەردەخەنەیەک بکات. حاڵەتی ڕۆحێتی دەگۆڕێت و نەرمتر و دۆستانەتر دەبێت. لەگەڵ تا ئەم جارە ئەگەر هەستت بە بێتاقەتی و ناڕەحەتی کرد، زەردەخەنە بکە. لەوانەیە ئەمە بە نەزانانە بەرچاو بکەوێت، بەڵام زۆر کارساز و بەسوودە. بەردەوام زەردەخەنە بکە، هەرچەندە لەوانەیە ئەم کارە نەبێتە هۆی خۆشحاڵبوونت، بەڵام هاوکاریت دەکات کە بەلایەنی کەمەوە بە شێوەیەکی کاتی ڕۆحیەتێکی پارێزرا و بەهێزت هەبێت. ڕواڵەت چه حەز بکەین و چه حەز نەکەین، مرۆڤ سروشتیان کەمێک ڕواڵت بین و ڕووکەش بینە. ئێمە بە شێوەیەکی غەریزی بەرەو کەسانی سەرنجڕاکێش دەڕۆین. تۆ دەتوانیت باشترین سوود لەم بابەتە وەرگریت و بە دروستکردنی ڕواڵەتێکی سەرنجڕاکێش کەسانێکی زۆر بۆ لای خۆت ڕاکێشیت. هەموو شتێک لە قۆناغی یەکەم بۆ کەسێکی جوان باشتر دەڕواتە پێشەوە، بەڵام سەرنجڕاکێشی بە تەنیا ناتوانێت تۆ بەرەو ئامانجەکانت ببات. دەبێت کاتی بۆ تەرخان بکەیت و بەرنامە ڕێژیکردن لەسەری خۆت بەرەو سەرەوە ببەیت. تۆ دەبێت باوەڕ بەخۆبوونت هەبێت، هەست بە ئارامی بکەیت و زمانی جەستەی خۆت زۆر لێهاتوانە کۆنتڕۆڵ بکەیت و سوودی لێوەرگریت، تاوەکو بتوانیت بەکاری بهێنیت و بۆ پەیوەندیە شەخسیەکانت بۆ پسپۆڕیەکەی خۆت بە باشترین شێوە سوودی لێوەرگریت. بەڵام بە هیچ شێوەیەک نابێت زیادە ڕەوی بکەیت، چونکە لە کۆتاییدا هیچ کەس بەرەو ئەو کەسانە ناڕوات کە زۆر هەست بە ئارامی دەکەن و زیاد لە ڕادە دۆستانە هەڵسوکەوت دەکەن. پێداگر بە. پێداگیری و جێگیربوون لە کرداردا ئامڕازێکی زۆر گرنگ و باشە، چونکە هاوکاری مرۆڤ دەکات تاوەکو زانیاریەکانی بەڕاستی دیاری بکات و کاریان لەسەر بکات. ئەگەر فرۆشیارێک بیەوێت کڕیارەکەی قەناعەت پێ بکات و ڕای کێشێت بۆ لای خۆی، دەبێت دڵنیا بێت لە ڕاست و دروستی بەڵگەکانی. بەڵگە درۆینەکان شایەنی ناسینەوەن و لە کاتی دەرکەوتنیاندا گوریسەکە دەکەنەوە بە خوری. ئەو قسەی کە دەری دەبڕیت ڕاست و ڕاستگۆیانە بیپارێزە. بەم ڕەوشە کەسانی زیاتر بۆ لای خۆت ڕادەکێشیت و قایلیان دەکەیت. پەیمان و پەیوەستبوون شتێکە لەگەڵ قبوڵکردن و جێگیربووندایە، چونکە هەمیشە ڕێگای ناسینەوەی ئەوەی کە کەسی بەرامبەر یان سوژە قەناعەتی کردووە بریتیە لە پەیمان و پێداگیریەکەت بۆ بابەتەکە کە تاوەکو چەند سەرکەوت و ئامێز بووە. بۆ نمونە کاریگەری ڕیکلامەکان لەسەر قایلبوونی خەڵکی، بۆ فرۆشتنی کاڵاکان و کڕینیان و دەنگدانی خەڵکی بە کاندیدێکی پەیوەست بە حیزبێکی تایبەتەوە دەچنە ناو ئەم جۆرە پێداگیریەوە. پرسەکە پەیوەستە بە شێوەی قەناعەتکردن، تەرخانکردنی خۆت بۆ کارێک کە لە خۆیدا جۆرێکە لە دیاردەیەکی نامۆ. ئەگەر بنەمای کارەکە بەردەوامی هەبێت و
ئەگەر پرسەکە بە شێوەیەکی نووسراو بنووسرێتەوە، بە شێوەیەکی زارەکی دەربخرێت، کەسی زیاد لە ڕادە ئاسایی ئامادەی پابەندبوون دەبێ بەو پرسەوە، چونکە بەڵگە و پەیمانی نووسراو متمانەکراوترە، چونکە بابەتی پەیمان بەستن لە ڕوانگەی هەرستیشەوە مەلموسترە و بەڵگەیەکی بەهێزە لەسەر بنەمای ڕێکەوتنی هەردوولا، لەسەر بابەتێکی دیاری کراو. ئەم بابەتە لەگەڵ عەقڵ و لۆژیکدا دەگونجێت. زۆرێک لە خەڵکی بە ئاسانی دەتوانن بە زارەکی بەڵێن بدەن کە شتێک دروست دەکەن یان کارێک ئەنجام دەدەن، بەڵام دواتر دەڕۆن و هەر لاش ناکەنەوە. بێگومان ئەو مەسەلەیەشەیە کە ئەگەر داواکاری زارەکی بە ڕێزانە و دۆستانە بێت، ئەگەری قبوڵکردن و کارکردنی پێدەچێت زیاتر بێت، بەڵام هەمیشە دەرئەنجامی بەرهەمدار لە داواکاریەکان و ڕێکەوتنە زارەکیەکاندا سربەکێشن. لە کۆتاییدا پێویستە بوترێت کە هیچ ڕێگەیەک بۆ پشتیوانی لە بەڵێندانی قسە بوونی نییە و باش نییە. پاساوەکان، قایلکردن و قەناعەت پێکردنی تاکەکان بەشێکە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، هەر بۆیە پێویستە پەیڕەوی لە یاساکانیشیان بکات. هەر تاکێک دەکەوێتە ژێر کاریگەری ئەو کەسانەی کە لە دەوروبەریدان و لە بری ئەنجامدانی کارەکانی خۆی بەرەو ئەنجامدانی کارەکانی ئەوانە دەڕوات کە لە دەوروبەریدا لە حاڵەتی ئەنجامداندان. خەڵکی بە شێوەیەکی ناخود ئاگا بیر و باوەڕ و کارەکانیان لەگەڵ دەوروبەریان گونجاندووە و هەماهەنگیان کردووە و شێوەی هەڵسوکەوت و بیرکردنەوەشیان هاوشێوەی دەوروبەرەکەیان لێ کردووە. بۆ نمونە کاتێک کەسێک لە شارێکدا گەورە دەبێت، ئەگەری هەیە لە گەورەبوونیدا تایبەتمەندی ئەخلاقی ئەو کەسانەی کە لەو شارەدا دەژین هەڵی گرتبێت. هەروەها ئەو کەسەی لەناو خێزانێکی ئاینیشدا گەورە دەبێت، ئەگەری هەیە بیر و باوەڕ و بیرکردنەوەی ئاینی هاوشێوەی لەگەڵ خێزانەکانی دەوروبەری پەیدا کردووە و ئەگەری هەیە ماوەیەکی زۆر تەرخان بکات بۆ خواپەرستی، فێربوون و یارمەتیدانی کەسانی دەوروبەری. خەڵکی حەز دەکەن ئاگاداری هەموو ئەو کارانە بن کە دەوروبەرەکەیان سەرقاڵن پێوەی، واتە دەربڕینی چەمکی وزەی کۆمەڵی، بە تایبەتی لەم بوارەدا تێگەیشتنی بەهێزی توانایی لەگەڵدایە. خەڵکی حەز دەکەن ئاگاداری ئەو کارانە بن لە دەوروبەرەکەیاندا کە ئەنجام دەدرێت، بۆ نمونە وەکو هاوپیشەکانیان یان ناسراوەکانیان. لە کاتێکدا خەڵکی بەردەوام دەڵێن دەیانەوێت تایبەت بن، لە شێوەی ژیاندا سربەخۆ بوون و حەقیان بەسەر کەسەوە نەبێت. لە کاتێکدا کە چاولێگەری لە دەوروبەر بۆ بوون بە ئەندام لە ناو کۆڕ و کۆبوونەوەکان بووە بە ئالوودەبوونێکی تەواو. نمونەیەک لەم بابەتە دەتوانرێت ئاماژە بە بابەتەکانی پەیوەست بە پێدانی هاوکاریەکان لە ڕێگەی پەیوەندیە تەلەفۆنیەکانەوە ببینرێت. ئەگەر پێشکەشکاری بەرنامەکە بڵێت بەشی کۆنتڕۆڵ چاوەڕوانی تەلەفۆنەکانی ئێوە دەکەن، تکایە هەر ئێستا پەیوەندی بکەن. ئەو کاتە لەوانەیە لەو کاتەدا گوێگر وا بیر بکاتەوە کە هەموو کەسەکانی بەشی کۆنتڕۆڵ لە شوێنی ئیشەکەیان دانیشتون و هیچ ئیشێک نییە کە ئەنجامی بدەن، چونکە هیچ کەس پەیوەندیان پێوە ناکات و ئەوان چاوەڕوانی تەلەفۆنی خەڵکی دەکەن. ئەو وێنایی کە تاوەکو ئێستا هیچ کەسێک پەیوەندی نەکردووە دەبێتە هۆی ئەوەی کە گوێگریش حەز نەکات پەیوەندی بکات. بەڵام ئەگەر پێشکەشکاری بەرنامەکە قسەکانی بگۆڕێت و بڵێت ئەگەر هێڵەکانی بەشی کۆنتڕۆڵ سەرقاڵ بوون، تکایە دووبارە پەیوەندی بکەنەوە، دەرئەنجامەکە بە تەواوەتی دەگۆڕێت. ئێستا پرسەکەوا بەرچاو دەکەوێت کە خەڵکی زۆر پەیوەندیان پێوە دەکەن و بەهۆی وەڵامدانەوەی خەڵکی دیکە هێڵی پەیوەست بۆ وەڵامدانەوەی ئەوان بەردەست نییە. کاتێک ئەم ڕستەیە دەڵێیت گەرم و گوڕیەک بۆ خەڵکەکە دروست دەبێت کە بە خێراترین کات هەوڵی پەیوەندیەکەی بدات. لە کاتێکدا کە گوێگر هێشتا سەبارەت بە کارێک کە لە حاڵەتی ئەنجامدانیدایە دڵنیانیە
یان ئەو هەڵبژاردە جیاوازانەی کە لە هەلومەرجێکی تایبەتدا لە بەردەستیدایە زۆر هاوشێوەی یەکترن بۆ ئەم کارە سوود لە ڕەوشەکانی دەروونناسی قایلکردن و پەیماندان و پەیوەستبوون وەردەگیرێت. لەم حاڵەتەدا خەڵکی بەگشتی حەزیان لەوەیە کارێک ئەنجام بدەن کە خەڵکی دیکە لە هەمان هەلومەرجدا ئەنجامیان داوە. ئەمە لە حاڵەتێکدا کە لەوانەیە لە هەلومەرجێکی تایبەتدا بێ و بژاردەیەکی باشتریشی لە بەردەستدا بێ. لەو حاڵەتەدا کە خەڵکەکە لە هەلومەرجێکی هاوشێوەدا ئەو بژاردەیان هەڵبژاردووە، کەسەکانیش بەکەوتنە دوای ئەوانی تر هەمان بژاردە هەڵدەبژێرن. ڕەوشێکی دیگە لە سوودوەرگرتن لە گریمانەی هەڵسوکەوتەکان لە حاڵەتی بوونی هەندێک لە وابەستەییەکانە کە لە نێوان کەسەکاندا هەیە. پەیوەندی حساب بۆ کراو. ئایا تۆ کەسێکیت بە ئاسانی پەیوەندی سۆزداری لەگەڵ خەڵکی دروست دەکەیت و دەردەدڵیان لەگەڵدا دەکەیت؟ بێگومان ئەم کارە هەڵەیە، چونکە کۆنتڕۆڵکەرەکان خاڵی لاوازی تۆ دەناسنەوە و سوود لەو خاڵانە وەردەگرن بۆ دژایەتیکردن و لێدانت. سەرەڕای ئەوەی کە تۆ لەو ڕێگەیەوە ڕەوشەکانی ئاسایی ئەنجامی کارەکانت بە ئاسانی خستۆتە ڕوو بۆ ئەوان و بوویتەتە ئامانجێکی ئاسانتر بۆیان. کۆنتڕۆڵکەرەکان لەم جۆرە پەیوەندیانەدا دەرئەنجامی کردارەکانت هەڵدەسەنگێنن و پاشان لەسەر ئەوە ئیش دەکەن کە بۆت بسەلمێنن کە پشتگیر و پشتیوانی دەکەن. ئەوان بە ئارامی قەناعەتت پێ دەکەن کە باشی تۆیان دەوێت، بەڵام بە هیچ شێوەیەک بەو شێوەیە نییە. ئەم کەسانە بۆ جێبەجێکردنی خواستەکانیان پێش ئەوەی کە پەیوەندیەکە بەرەو قۆناغێکی جددیتر بڕوات، بە ئارامی هەژمونیان بەسەر بیرکردنەوەی تۆدا کردووە و گۆڕیویانە. کاتێک کە ئەم کەسانە سەرکەوتوو بوون بە ئەنجامدانی کارێکی لەو شێوەیە، ئیدی دەتوانن بە ئاسانی قەناعەتت پێ بکەن و یان ناچارت بکەن بە ئەنجامدانی هەر کارێک کە لە مێشکیاندایە. زیاتر گوێ بگرە. قسەکردن لەبارەی خۆتەوە چێژی هاوشێوەی خواردن و خواردنەوەی هەیە، بەڵام بەگشتی خەڵکی حەز دەکەن لە بری ئەوەی هەوڵ بدەن زیاتر لە خەڵکی دەوروبەریانەوە فێر بن، حەزیان لێیە باسی خۆیان بکەن کە پێ دەچێت وا دەربکەوێت خۆپەرستانە بێت. بەڵام زۆربەی خەڵکی حەز دەکەن تەنیا بیر لە خۆیان بکەنەوە. ئەم پرسە ڕاستی تێدایە، هەر بۆیە دەبێت زۆر ئاگاداری خۆت بیت لە کاتی قسەکردن لەگەڵ خەڵکی و کەمتر باسی خۆت بکەیت و خۆت لەو کارە بە دوور بگریت. هەروەها پێویستیش ناکات بە درێژایی کاتەکە قسە لەسەر کەسی بەرامبەر بکەیت، بەڵام ئەوە بزانە هیچ کەس تاقەتی ئەو کەسەی نییە زۆر لەبارەی خۆیەوە قسە بکات. ئامۆژگاریکردن و ڕاوێژکردن بۆ دەوروبەریش دەتوانێت یارمەتی دروستکردنی پەیوەندی بدات، بەڵام خەڵکی بەگشتی حەزیان لەوە نییە لەم ڕێگەیەوە پەیوەندی دروست بکەن، بە تایبەتی کاتێک کە خۆی داوای ڕاوێژ و هاوکاری نەکردووە یان هەز دەکەن کەسی بەرامبەر زیادەڕەوی زۆر دەکات لە ڕاوێژ و ڕێگادانان. هەندێک جار گوێگرتن بۆ قسەکانی خەڵک بەڕاستی قورس دەبێت. لەم حاڵەتانەدایە هەز دەکەیت کە ناتوانیت ئاگاد لە خۆت بێت، بە تایبەتی ئەگەر کەسی بەرامبەر بەردەوام لە حاڵەتی باسکردنی خۆیدا بێت. زۆرێک لە خەڵک لە کاتی دەستپێکردنی قسەی بەرامبەر دەچنە قوڵایی و بیرکردنەوە. کاتێک زانیت لەگەڵ قسەکردنی کەسێکدا ڕۆیشتووی بە داغڵەدا ئاگاداری قسەکانی نیت، هەوڵ بدە فکر و بیرت بەلای قسەکانی بەرامبەرەوە بێت. تەنها بیر لە کاردانەوە و لە قسەکانی مەکەرەوە، بەڵکو سەرنجی گفتار و شێوەی قسەکانیشی بدە. سەیری چاوەکانیان بکە و گوێ بۆ قسەکانیان بگرە. خەڵکی دەزانن لە کاتی قسەکردندا گوێیان بۆ دەگریت یان پشتگوێیان دەخەیت. تەنانەت ئەگەر بە باشی ئاگاداری خاڵەکانی پەیوەست بە زمانی جەستەشەوە نەبیت، دیسانەوە دەتوانیت هەز بکەیت بەوەی کە بەرامبەرەکەت ئاگای لێتە یان بە پێچەوانەوە
تەنیا تەرکیز نەکەیت لەسەر قسەکانی بەرامبەر، هەوڵ بدە شێوەی قسەکانی لەبەر بکەیت، وەڵامی قسەکانیان بدەرەوە و لەبارەی قسەکانیانەوە پرسیار بکە و هەوڵ بدە زانیاری زیاتر سەبارەت بە قسەکانی خۆی بەدەست بهێنێت. ئەگەر بەو شێوەیە بکەیت بە ئاسانی دەتوانیت پێی پێبەریت بەوەی کە کەسەکان لە وەڵامدانەوەی پرسیارەکانیان سەبارەت بە خۆیان چێژ وەردەگرن. ڕاستگۆ بە جیا لەوەی کە ئامانجی کۆتایی کەسانی کۆنتڕۆڵکەر چییە، دەبێت بزانیت ئەوانە لە هەڵخەڵاتاندنی قوربانیەکانیان سوژەکانیان پسپۆڕن و هەمیشە بەهۆی ئەو هەڵخەڵەتاندنەوە دەتوانن بگەن بە خواستەکانیان. درۆی تایبەتی زۆر هەیە کە کۆنتڕۆڵکەر دەتوانێت لە ڕێگەی ئەوانەوە بگات بە ئامانجەکانی کۆتایی خۆی. یەکێک لەو درۆیانە درۆی پوختە. ئەڵبەتە لەپاڵ ئەم درۆکردنەشدا چەندین جۆری درۆکردن بوونی هەیە. بۆ نمونە لەوانەیە کەسەکە لە کاتی باسکردنی بابەتێکدا بەشێک لە ڕاستیەکانی پەیوەست بە بابەتەکە بە ئەنقەست بسڕێتەوە و نەیانکات. هۆکاری ئەو بابەتەش ئەوەیە کە بە درۆ زۆر ئاسانتر دەتوانیت سەرنجی کەسەکە ڕاکێشیت تا وەکو بە وتنی ڕاستیەک. لەوانەیە وتنی ڕاستیەک بە کەسێک ببێتە ڕێگر لە درێژە پێدانی دەستکاریکردن و ئەمەش بە تەواوی دژی بەرنامەکانی کەسی کۆنتڕۆڵکەرە. هەر بۆیە کۆنتڕۆڵکەر حەز دەکات بەهۆی درۆکردنەوە بەشێک لە ڕاستیەکان بسڕێتەوە، گوێگرەکەی قەناعەت پێ بکات بە ئەنجامدانی کارێک کە خۆی دەیەوێت، بەڵام بە زۆری کاتێک قوربانیەکە پێی بە درۆکە دەبات تا ڕادەیەک کار لە کار ترازاوە و درەنگی کردووە. هەروەها لەوانەیە کۆنتڕۆڵکەر بڕیار بدات بەشێک لە ڕاستیەکە باز نەکات و بیشارێتەوە. لەم ڕەوشەدا کۆنتڕۆڵکەر قەناعەت دەکات بە دەرخستنی بەشێک لە ڕاستیەکە و ئەو بەشەشی کە بەلایەوە پەسەند نییە و لەگەڵیدا ناگونجێت بە گۆڕینی حاڵەت یان هەستی قوربانیەکە لە ڕەوشی هەڵخەڵەتاندن و دەستکاریکردندا دەیگۆڕێت و دەیگونجێنێت. لەگەڵ حاڵەتی کەسەکەدا ئەم جۆرە هەڵخەڵەتاندنەش بە ڕادەی شێوازەکانی دیکەی درۆکردن قورس و دژوارە، چونکە هەرچی زیاتر لەم بوارەدا پێش بکەوێت ئاشکراکردنی درۆکە مەترسیدارتر و دژوارتر دەبێت. ئەو خاڵەی کە دەبێت بیزانیت ئەوەیە کە کەسی کۆنتڕۆڵکەر پێت دەڵێت پەیوەندی بە بەشێک لە ڕەوشی هەڵخەڵەتاندنەوە هەیە و گرنگیەکی تایبەتی هەیە، چونکە کۆنتڕۆڵکەر بە هیچ شێوەیەک دەستپارێزی ناکات و کەم تەرخەمی ناکات لە گەیشتن بە ئامانجەکانی و درۆکردنیش یەکێکە لە ئامڕازەکانی کارەکانی. سەرڕای ئەوەش ئەو کەسە لە کاتی درۆکردن هیچ بێتاقەت نابێت و هەست بە تاوان و شەرمەزاری ناکات، مادام بەهۆی ڕەوشە جیاوازەکانەوە دەتوانن بە ئامانجەکانی کۆتایی خۆیان بگەن، کەواتە هیچ گرنگی نادەن بەوەی کە چ بەڵایەک تووشی کەسی قوربانی یان سوژە دەبێت.